سڵاتان نەبێت و ئەم کاتتان باش بینەرانی ئازیز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵ هاوڕانی هاوکارم هاتوونەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتە هەواڵەکانی سەرلەبانی ڕۆژی شەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. ناڕزایەتی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان لە ئاست چوونە سەرەوەی نرخینان، بانکێشت و لێپرسینەوە لە 20 منداڵ و مێرمنداڵ لەلایەن ئیتلاعاتی مەریوان، گیان لە دەستانی منداڵێکی کار لە بۆکان و کەوتنە خوارەوەی کرێکارێک لە پاوە، کۆبوونەوەی کارمەندانی شرکەتی نەوتی فەلاتی قاڕە لە دوورگەی سیری، کۆبوونەوەی کرێکارانی ئاپفا لە ئەندیمەشق، چالاکی ئازادی خوازانی تاران دژ بە سزای ئێعدام، بانکرانی دووبارەی ڕەزا ڕەمەزانزادە بۆ دادسەرای ئێڤین، فەلەجبوونی ئارەزوو بەدری لەسەر بنەمای دەستوری حیجابی ئیجباری و خۆپیشاندانی نێرانی نەتانیاهۆ لە ئیسرائیل. درێژەی هەواڵەکان. ناڕزایەتی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان لە ئاست چوونە سەرەوەی نرخینان. بە پێی هەواڵی گەشتوو نانەوەخانەکانی دە پارێزگای ئێران لەوانە پارێزگای کوردستان بۆ قەرەبووکردنەوەی زیانەکانیان نرخی نانیان چەند هێندە زیاد کردووە. ئەو هەواڵەی کە 2 هەفتە لەمەوبەر سەبارەت بە گرانبوونی نرخینان لە پارێزگا جیاجیەکاندا بڵاوکرایەوە، ئێستا بە شێوەیەکی فراوانتر و بەڵگەدارتر باس لە بەرزبوونەوەی 25% نرخینان لە دە پارێزگای ئێران دەکات. سەبارەت بە تاران تا ئێستا هیچ هەواڵێکی باوەڕپێکرا و ڕێکەوتنێک سەبارەت بە گۆڕینی بەهاینان بڵاو نەکراوەتەوە. هەواڵەکان ئاماژە بە بەرزبوونەوەی نرخی هێندێک جۆری نان لە پایتەخت دەکەن، بەڵام بەرپرسانی یەکێتیە کرێکاریەکان ئامادە نەبوون پڕشاستی بکەنەوە. بانکێشت و لێپرسینەوە لە 20 منداڵ و مێرمنداڵ لەلایەن ئیتلاعاتی مەریوان. لە ماوەی 3 ڕۆژی ڕابردوودا نزیکەی 20 منداڵ و مێرمنداڵی دانیشتووی گوندی نەی سەربەشاری مەریوان لەلایەن ئیتلاعاتی سوپای پاسدارانەوە بانکێشت لێپرسینەوە و هەروەها هەڕەشیان لێکراوە. بە پێی زانیاریەکان ڕۆژانی سێشەممە، چوارشەممە و پێنجشەممە 20 منداڵ کە تەمەنیان لە نێوان 13 بۆ 18 ساڵ بووە لەلایەن ئیتلاعاتی سوپای پاسدارانی مەریوانەوە بانکێشت کراون و بۆ ماوەی چەند کاتژمێرێک لێپرسینەوە و هەڕەشیان لێکراوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، یەکێک لەو منداڵانە بەهۆی گوشاری مەئمورانی ڕژیم تەندروستی جەستەی تێک چووە و ڕەوانەی ناوەندە دەرمانیەکانی ئەو شارەکراوە. گیان لە دەستانی منداڵێکی کار لە بۆکان و کەوتنە خوارەوەی کرێکارێک لە پاوە. ڕۆژی چوارشەممە 24 گەلاوێژی 1403 لە دوور و داوی جیاجیای کار لە شارەکانی بۆکان و پاوە، منداڵێکی کار و کرێکارێکی بیناسازی بەهۆی نەبوونی مەنیشۆنی کار گیانیان لەدەستا. بە پێی راپۆرتەکان منداڵێکی تەمەن 5 ساڵ بە ناوی سەیوان خاڵندی، خەڵکی گوندی شێخلەری سەر بە شاری بۆکان بەهۆی کەمتەرخەمی کەوتۆتە ژێر ئامێری کوورەی خشتپەزی گوندی ساروخامیش و گیانی لەدەستاوە. هەروەها کرێکارێکی خەڵکی گوندی دۆدانی سەر بە ناوچەی بەیانگانی پاوە بە ناوی ناسر ڕەوەند بەهۆی کەوتنە خوارەوە لەسەر داربەستێک لە ئاوایی چۆرژی پاوە گیانی لەدەستاوە. کۆبوونەوەی کارمەندانی شرکەتی نەوتی فەلاتی قاڕە لە دوورگەی سیری. ڕۆژی هەینی 26 گەلاوێژ کرێکارانی ڕەسمی نەوتی شاغڵ لە دوورگەی سیری بۆ جارێکی دیکە دژ بە نەدانی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ڕەسمی نەوت خوازیاری وەلانانی سەقفی حەقدەست گەڕانەوەی ئەو بڕەپارەی کە لە ساڵانی ڕابردوودا وەکو باش لەسەر حەقدەستەکانیان کەم کراوە، وەلانانی ئاستەنگیەکانی بەردەم سەنەواتی خانەنشینی، بەکردەوە دەرهاتنی تەواوی مادەی دەی ئەرک و بەرپرسیارەتی پێرسنلی نەوت، پێدانی داخوازیە دواخراوەکان، دابینکردنی ئیمکاناتی ڕفاهی و کۆتایی هێنان بە دەستێوەردانەکانی دەوڵەت لە سندوقی خانەنشینی پێرسنەلی نەوت بوون. کۆبوونەوەی کرێکارانی ئاپفا لە ئەندیمەشق. کرێکارانی ئاوەڕۆی ئەندیمەشق ڕۆژی هەینی 26 گەلاوێژ دژ بە نەدانی موچەی مانگی گوڵان و 4 مانگ مەزایای دواکەوتوو کۆبوونەوە. کرێکارانی ئاو ئاوەڕۆی ئەندیمەشق بۆ سەیەم جار
لە بەردەم ڕێکخراوی ئافاک گردبوونەوەی ناڕزایەتیان بەڕێوە بردووە و خوازیاری پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکان، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، دابینکردنی بیمەی دەرمانی و هەروە چاکسازی لە ژیان و مەعیشەتیان بوو. چالاکی ئازادی خوازانی تاران دژ بە سزای ئێعدام. بەپێی ئەو ڤیدۆ وێنانەی بەدەستمان گەیشتووە، کۆمەڵێک لە کچان و کوڕانی ئازادی خواز و بەرابەری تەڵەبی تاران لە هەڵمەتێکدا دژ بە ئێعدامی بەندکراوان لە ئێران ناڕزایەتیان دەربڕیەوە. کچان و کوڕانی ئازادی خواز لە شارۆچکەی ئێکباتانی تاران و چەند گەڕەکی دیکەی ئەو شارە دیوارەکانیان بە وێنەی سێدارە نەخشاندووە و دروشمەکانی بژیژن ژیان ئازادی، بڕوخێت کۆماری ئیسلامی، مەرگ بۆ دیکتاتۆر و نا بۆ سێدارەیان بەرز کردوێتەوە. بەشداربووانی ئەو چالاکیە هەروەها سەدان تراکتیان لە نێو شەقام و کۆڵانەکانی تاران بڵاو کردوێتەوە. سەپێنرانی 20 مانگ زیندان بەسەر ڕێزوانە ئەحمەد خانبەیگی. پاش ناردنی دۆسیەی ڕێزوانە ئەحمەد خانبەیگی بۆ دادگای پێداچوونەوە، دەستگای قەزایی ڕژیم حکمی 20 مانگ زیندانی ئەو چالاکە مەدەنیەی پشتڕاست کردەوە. بە دوای سەپاندنی 5 ساڵ زیندان بەسەر ڕێزوانە ئەحمەد خانبەیگی، حکمی ئەو چالاکە مەدەنیە لەلایەن دادگای پێداچوونەوەی پارێزگای تارانەوە بۆ 20 مانگ کەم کرایەوە. جێگای ئاماژەیە کە ئەو چالاکە مەدەنیە دووگیانە و ماوەی 7 مانگە بە شێوەی نایاسایی لە زیندانی ئێڤیندا ڕاگیرەوە. بانکرانی دووبارەی ڕەزا ڕەمەزانزادە بۆ دادسەرای ئێڤین. ڕۆژی پێنجشەممە 25 گەلاوێژ ڕەزا ڕەمەزانزادە چالاکی مەدەنی و زیندانی سیاسی پێشوو بۆ جاری دووەم بانکێشتی دادسەرای ئێڤین کرا. بەپێی زانیاریەکان ئەم بانکێشکردنە لە دوای سکاڵای سەرۆکی ڕێکخراوی زیندانەکانی ئێران و بەرپرسی زیندانی تاران بە تۆمەتی بڵاوکردنەوەی هەواڵی بەندکراوان و بارودۆخی زیندانیانی سیاسیدا ڕوویداوە. ڕەزا ڕەمەزانزادە 5 خەرمانانی ساڵی ڕابردوو پاش بانکێش بۆ دادسەرای ئێڤین 1 ساڵ زیندانی بەسەردا سەپێنرا. ناوبراو لە ڕەوتی شۆڕشەکانی ژینا و خەزەڵوەری 98دا 2 جار دەست بەسەر و بە 3 ساڵ زیندانی تەعزیری مەحکوم کراوە. هێرشکردن بۆ سەر بەشی ژنانی زیندانی ئێڤین. بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران، هێزە ئەمنیەتیەکانی ڕژیم بە مەبەستی سازکردنی دۆسیەی نوێ بۆ سارینا جیهانی هێرشی کردوتە سەر بەندی ژنانی زیندانی ئێڤین و ناوبراویان بۆ بەندی 209 ئەمنیەتی ئەو بەندی خانەیە گواستۆتەوە. چەند ڕۆژ لەمەوبەر ڕەزا ڕەسایی لە زیندانی کرماشان ئێعدام کرا و ژنانی سیاسی بەندکراو لە زیندانی ئێڤین بۆ ماوەی 2 ڕۆژ لە نێو مەحوەتەی ئەو بەندی خانەیەدا مانیان گرت. لە دووهەمین ڕۆژی ئەو مانگرتنەدا گاردی ئەمنیەتی زیندان هێرشی کردە سەر ناڕازیان و چەند بەندکراویش بریندار کرا. یەک لەو بەندکراوانە کە بەهۆی لێدانی مەئمورانی زیندان بریندار بوو سارینا جیهانی بوو کە لەلایەن دادسەرای ئێڤینەوە پەروەندەی تازەی بۆ سازکراوە. ئەو بەندکراوە سیاسیە لە دۆسیە تازەکەیدا بە تێکدانی ئاسایشی گشتی و سەرپێچی لە فەرمانی مەئموری دەوڵەت تۆمەتبار لە مافی پەیوەندی تەلەفۆنی و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەشی بێبەشکراوە. فەلەجبوونی ئارەزوو بەدری لەسەر بنەمای دەستوری حیجابی ئیجباری. ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی لە نامەیەکدا کە بۆ کۆماری ئیسلامی ناردووە داوای بەدواداچوونی خێرای بۆ دۆسیەی فەلەجبوونی ئارەزوو بەدری کردووە. لە دوای تەقەی هێزە ئینتزامیەکانی کۆماری ئیسلامی لە ئارەزوو بەدری ناوبراو چووە کۆما و تا بە ئەمڕۆ چەند نەشتەرگەری وەکراوە. بەپێی دوایین زانیاریەکان ئارەزوو سیەکان و بڕبڕەی پشتی فیشەکی بەرکەوتووە و لە کەمەر بۆ خوارەوە جەستەی تووشی فەلەجبوون بووە. بریندارکردنی و شارۆمەندە بە بیانووی ڕەچاونەکردنی یاسای حیجابی ئیجباری دەنگدانەوەی زۆری لە نێوخۆ و دەرەوەی وڵات بە دوای خۆیدا هێناوە و ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتیش داوای ڕوونکردنەوەی دۆسیەکە و سزادانی تاوانبارانی کردووە. دو هەواڵمان سەبارەتە بە خۆپیشاندانی نێرانی نەتانیاهۆ لە ئیسرائیل. ڕۆژی هەینی 26 گەلاوێژ دژبەرانی نەتانیاهۆ لە ئیسرائیل
بۆ دووهەمین ڕۆژی بەردەوام لە شاری تەلاویۆ خۆپیشاندانیان کرد و خوازیاری دەست لە کارکێشانەوەی سەرۆک وەزیرانی ئەو وڵاتە بوون. بە پێی راپۆرتەکان سەدان دژبەری شەڕ لە ئیسرائیل ڕژاونەتە سەر شەقامەکان و بەرەو بینای وەزارەتی جەنگی ئیسرائیل خۆپیشاندانیان کردووە. خۆپیشاندران هاوکار لەگەڵ دانوستانەکانی دەوحەی قەتەر کە بۆ ڕێککەوتن لەسەر ئاگربەستێکی کاتی لە غەزە بەڕێوە دەچێت، خوازیاری ئاگربەستی هەمیشەیی، ئازادی دیلەکانی دەستی حەماس و دەست لە کارکێشانەوەی نەتانیاهۆ بوون. بەڵاتزان گەشتیوەڵەکانی سەرلەبانیتان پێشکەشکرا. کاتێکی خۆش.